الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان في خوش حين لواني كم لا تفسير سورة عبسة بخزمتان بقمو بس رزامندي خواهي جورة وهي بادان اوي ازي السود لور بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى. برخوش يوسان ديال سورة عبسة وكو معلومة كسورة مكية يتلوكو أو تن آتيك لسرتا داخل مانو تن آتيك كجلقل أو درباري روداوك كوا سبب نزولكي بإذن خواهي قولي استآماجي بيدكين لدواي أو خواهي قولي سبحانه وتعالى باسيش عامي قرآني فيروز دكا كهاتيا وكو تذكرو ببير هنا نويق لبو همو خلشي يتر هر کسێک سەرپشکە لەسەر ئەوەی کەوا قبولی بکە ئیتر سوودی لێ وەربگری و بەختەوەری دنیا و قیامەتی پێ بەدەست بینی ئەوجا وەسفی قورئانی پیرۆز دەکا لە ئاسماندا کەوا چ ڕێزێکی هەیە و چ قەدر و قیمەتێکی هەیە لەبەرەوەی کەلام الله سبحانه وتعالى. ئەوجا باز لە ئینسان دەکاتن ئینسانی بێباوەڕ بە تایبەتی ئەو ئینسانی کەوا خوای گەورە سبحانه وتعالى خەڵقی کردیە ئیتر ئەوجا لەگەڵ ئەوەش ئەو همو امور دنیا و قیامتی لبو آسان کردی و پاشان دمری و پاشان خواهی گور سبحانه و تعالی ریزی لیدنی بوی که فرمانی کرده او انسان بنیجری لنا و قبر او جا هر کاتیش خواهی گور بیویتن زندی دکاتوا و تلو کاتی کبیوی زندی دکاتوا او جا لگلوش او انسان او فرمانو او شتیکوا لأستوی دا وکو وظیفه که خواهی گور لوی تحدید کرده اویان انزامی نادا. ئەنجا خوای گەورە سوبحانەوە وتعالە هانمان داتن بە گشتی ئینسانەکان تەماشای سەرچاوەی ڕزق و ڕۆزیمان بکەین کەوا خوای گەورە بە چ شێوەیەک لە بۆی دابین کردینە لە ژیانی دنیادا کە بەڕاستی هەندێک ئەو ئینسانە شکرانە بژێری ناز و نعمەتەکانی خوای گەورە بکات سوبحانەوە وتعالە. لە پاشەوە خوای گەورە ئاماژە بە ڕۆژی قیامەت دەکاتن لەو ڕۆژەدا حاڵی خەڵکی بە چ شێوەیەکە ئەوجا بە گشتی دەیان کاتە دوو بەشێکەوە لە ڕەزامەندی خوای گەورەدا دەژێن و دموچاویان دەگەشێتەوە بەشێکیش دموچاویان ڕەشدا دەگەڕێتن لەبەر ئەوەی کەسانێکن کە ئەلکەفەرەت الفەجرە بەو کوفر و فجوورەی کەوا کردیتیان لە ڕۆژی قیامەت ڕوبەڕووی سزای کردەوەکانی خۆیان دەبنەوە خوا پەنامان بدە. بەڵێ خۆشەویستان وەکو لە سەرەتادا کە باسمان کرد کە ئەو چەند ئاەتە باس لە ڕووداوێک دەکا کە ئەویش دەربارەی أو صحابي پیغمبر بو صلى الله عليه وسلم عبد الله كري ابن مكتوم خويل رازي بتن كوا كسيتش نابينا بو يتر همو تن رواياتك هاتي لسر أو بابة خلاصي أو رواياتان ويأخذ جمع لبين أو رواياتان أو بو كوا پیغمبر صلى الله عليه وسلم لكاتك دا كوا خريق بو لقل كسيك ويأخذ لقل سن كسانيك لبياو قبركاني قريشي دعوة بانجوازي ذكروا بتايبتيج وكو لسنواتيج داري ويناجيه سرا كوات بنهيني لقل أو كس قريش يقسي ذكر ديار كسانك هنا أقربيتو بأشكراو لنا وخلشي بانجام كي لبولاي خواي قورا سبحانه وتعالى لوانية لبر رفيقي خرابو لوانية لبر استكبار وشتيديكا أو كس آمادة نبي أجر حقي شلو بديار بكوي دهن بحق دابني بلام كاتك وبنهيني بانجي دكيلو لا إخوائي جور سبحانه وتعالى بتنيا بدنجي تشينزم كوا خلق هستي بينك أو لوانه كاريجري زياتر بلا سردلو دروني أو كس أيتر بيغمبري خواش صلى الله عليه وسلم بهمو شوازك هولي ددا لقل همو كسيك بتايبتي لقل جور بيواني قريشي لبروي بالتأكيد بهمو حساباته شي بشري هرواية أجر بيتو جور بيواني هر زيجايك أوان إيمان بينو استجابهن لبو أو دعوة بانجوازها بي أو خلقه شي دي كزور هنا كوا شوين كوتي أو بياو جوراننا أو أوانيش دين وياخد خلقك هنا كوالا ترسي أو بياو جوراننا ناورن بينو والله بانجواز خواي جور أجر بيتو أو كوس بلاكوي لو حالتي كواتا بهمو حساباتك هولدان لقل أو كسانة بهمو حساباتي بشري أو اشتيشي ساكا أجر بروبومي هبيتن
ئیتر لەو کاتانێکەوە پێ خەریک بوو لەگەڵ کەسێک و یاخود لەگەڵ چەند کەسێک لە پیاو گەورەکانی قوڕەیش داوای دەکرد بە نهێنیش داوای دەکرد کەواتە بە مناجاتەوە قسەی لەگەڵ دەکرد لەو کاتانەدا ئەو سەحابە بەڕێزە هات خوای لێ ڕازیبی ئیبن ئوم مەکتوم کە دیارە وەکو خوای گەورەش وەسفی دەکاتن بۆی کەوە ئەلئەعمە کەسێکی نابینا بوو لەو مسلمانانە بوو کەوە هەر لە سەرەتای داوای ئیسلامی باوەڕی بە پێغەمبەری خوا هینا صلی الله عليه وسلم ئیتر کاتێکەوە هات داوای لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم بە حکمێکەوە کەسێکی نابینایە ئاگادار نەبوو تەسەوری ئەو وەزعی نەکردکەوە پێغەمبەر خەریکە صلی الله عليه وسلم و لەوەرەوەکو گوتمە لە چەند ڕوایەتێک هاتێ کەوا پێغەمبەر صلی بە نهێنی قسەی دەکرد لەگەڵ کەسێک لە گەورە پیاوانی قڕۆشی یاخود لەگەڵ چەند کەسانی لە گەورە پیاوانی قوڕیشی ئیتر ئەویش بە حکمێکەوە نابینایە تەسەوری وەزعەکەی نەکرد و هات داوای لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم چەند جارێک داوای لێ کرد لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی کەوە ئەوەی کەوا لە قورئاندا بەزێ پێم ڕابگەینەوە یاخود هەر پرسیارێکی دیکەی هەیە ئیتر بەو شێوەیەوا بوو پێغەمبەری صلی الله عليه وسلم دیارە وەکو بەشەرێک عليه الصلاة والسلام ئەوەی لا گرنگتر بوو کەوا ئەو کەسانە کە گەورە پیاوانی قوڕەیشین لەگەڵ ئەوان ئیستیغلالی ئەو فرسەتە بکە و لەوانەیە هەموو کاتێک ئەوان وا نەگونجێ لەگەڵیان قسە بکاتن بەڵام لە هەر کاتێکی دیکە عەبدوڵڵای کوڕی ئیبن ئومی مەکتوم دەتوانی بێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەوەی کەوا پێویستە لە دینی خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری بکاتن ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی پێچاکتر بوو لێە قسەکانی نەبڕی لەگەڵ گەورە پیاوانی قوڕەیشی بەڵکو کاتێش کەوا ابن أم مكتوم زياتر الحاحي لبيغمبر كر صلى الله عليه وسلم وابو بيغمبر صلى الله عليه وسلم وكو خواي قول لي دا وصفي دكا عبس وتولى كواتا دموتاي بيغمبر صلى الله عليه وسلم قرج بو وهروها پشتی لا او كسنا بينا اكر اتر خواي قول سبحانه وتعالى لير دا قلي لبيغمبر دكا صلى الله عليه وسلم وكو لي كم آيات كذا فرمي عبس وتولى كواتا وكو باس ما كر عبس بمعنى اوي كوا بيغمبر صلى الله عليه وسلم هيت قصيه شواي نكر لقل ابن أم مكتوم كوا برينداري بكاتن بهيت شوي خوي لي تورا نكر بلام تناند او بو كوا او ينزور الحاحي كرد او جوابو بيان صلى الله عليه وسلم عبس واتا دمتاوي قرج بو وكو ناخوشي در برينيق لو وضعي كوا تيدا او خريجي او دعوة بانقوازي لكاتيك دا او يشيان زور الحاحي لذكا وتولى وبشتي تيكر بيغمبر صلى الله عليه وسلم لو كسا نابينا أن جاءه الأعمى لكاتيك دا كوا أو كسنا بنا كوا عبد الله كفر أم مكتومة هات لا بيغمبر صلى الله عليه وسلم زالير دا يكم شد لو دعاتا خواهي سبحانه وتعالى توجيهي أو عتابة لبو بيغمبر صلى الله عليه وسلم بصيغي مباشر ناكا نهفرمي عبست وتوليت أن جاءك الأعمى بلكو دفرمي عبس وتولى واتا بكسي غائب باسي دكاتن واتا وكأنما لبو كسيك بيغمبر صلى الله عليه وسلم خوای گەورە سوبحانه وتعالى کەسێک لە بۆ پێغەمبەر باز دەکاتن کەوا کەسی سێیەمە واتە ئەویان مخاطب نییە پێی ئەوەشیان دەلاتە لەسەر ئەوەی کەوا لای خوای گەورە سوبحانه وتعالى پێغەمبەر چ قەدر و قیمەتێکی هەیە لێ ڕاستەوخۆ پێی نافەرمی ئەتوو دەموچاوت گرش کرد و ئەتوو پشتت تێکرد بەڵکو دەفەرمی ئەویان پشت دەموچاوی گرش کرد و ئەویان پشتی تێکرد کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەزانیتن کەوا لەگەڵ ئەویتی ئیتر ئەوە شێک لە شێوازەکانە کە بەڕاستی ئەو پەڕی حساب لبو مكانتي پیغمبر كريا صلى الله عليه وسلم لله خوي گەورە سبحانه وتعالى واتا هرچند عتاب وقليه بلام عتاب وقليه كبشوازك كوا نبي تماي اوي في صلى الله عليه وسلم في بريندار ببيتن اتر وكو وتشمان ودلات لسر مكانتي پیغمبر صلى الله عليه وسلم لا خوي گەورە سبحانه وتعالى وهروها كاتك هذا فرمي أن جاءه الأعمى كاتك أو كسنا بيناهات خوي گەورە سبحانه وتعالى بناو ناوي أو كسنايني بليت بفرميتن كوا عبد الله كري ابن أم مكتوم هاتلات بلكو دف بوصف ذكابو كوا كسيشي نابينايا مع العلم وكو معلومة كوا خواي گەورە سبحانه وتعالى فرمان من بيك ولا تنابزوا بالألقاب كوا تا ناو ناتورا ليك ديتنوا بوشيوي كوا كسيك نقصانية چي هي خواي گەورە دفرمي بونا وناوي مينن بلام كلير دا بونا وناوي ديني أولا وكو زانان دفرمون تاوكو قضيك بديار كويتن أو كسا لبر أوي نابينايا حزناكا كوا پیغمبر صلى الله عليه وسلم لتحالك دا وتن مشغولة بكسانيك
لێ دێتن بەو شێوەی ئیلحاحی لێ دەکاتن ئەگەرنا هەر مسلمانێکی دیکە بە لە سەحابەکان کەوە نابینا نەبوایە نەدەبوایە بێتن بەو شێوە لە کاتێکەوە دەبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەشغولە نەدەبوایە بێتن ئیلحاح لە پێغەمبەر بکە لەو حاڵەتەی صلی الله عليه وسلم ئەوە یەک دوو بە هەمان شێوەش ئەن جاءه الأعمى واتە ئەگەر چی لەو حاڵەتێکەوە پێ مەشغولە ئەویان کە هاتیە بەڵام عوزری هەیە لەبەرەوەی نابینایە تەسەوری ئەو حاڵەی ناکاکەوە پێ تێیدا ئیتر دەبوایە پێغەمبەری صلی الله عليه وسلم حسابی لۆ بکرد بە دەبوایە حسابی لە بۆ ئەوی بکەکەوە ئەوە کەسێکە نابینایە کەواتە لەگەڵ ئەوەشکەوە مەشغول بوو دەبوایە گرنگی پێ بداتن ئیتر لێرەدا ئەوەی کەوە دەربارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو حاڵەتەدا بە هیچ شێوەیە کەسێک نابی تەجاوزی سنووری ئەدەب بکا بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکەوە تەفسیری و ئاەتانە دەکاتن بۆیکەوە والعیاذ بالله بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی لەفزێکی ناشایستە لە بۆ پێغەمبەر بەکاربێنی صلی الله عليه وسلم ئەوەی کەوا دەگوترێت تەنها ئەوەی وەکو زانایان دەفەرمون کە خوای گەورە عیتابی لێ دەکا نەک لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا گوناهێکی ئەنجامدا والعیاذ بالله لەبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم معصومە لە گوناه و تاوان بەڵام ئەوەی کە دەگوترێ ئەوەیە ترك ما هو الأفضل وما هو الأولى كواتا وكوزانان دفرمون أويان بيان صلى الله عليه وسلم أو شتينا كركوا باشتر بو لو موقفي كوا هيبو كوات أو موقفش هرباشا أو إشان هرباشا لحدودي باشي در نتوه لأخوار باشينية بلكو هرباشا أو موقفي بيان صلى الله عليه وسلم بلام لوش باشتر هبو كأيش أو بو خوايو دفرمي دبارو لو كس أعمى بكاتن زياتر قرنجي بو بدات وكل آتكاني باشتري بدار دكوي ووكو زانان دفرمون أو موقفي بيان صلى الله عليه وسلم كدلالة لسر أو بري خمخوري لبو ديني خوا لبرو تم مصلحتي شي لقل كسانش قريشي هبو چل ساڵ بوو هیچ ئیشی بەوان نەبوو تاوکو ئیلحاحیان لێ بکە بەڵام کە لێرەدا ئیلحاحیان لەگەڵ دەکا لەبۆ ئەوەی کەوە ئیمان بینن بێنە ناو دینی خوا کەواتە حرسن لەسەر مەصلحەتی ئەو دینە پێیان سۆسن ئەو موقفی ئەنجامدایە ئیتر وەکو زانایان دەفەرمون کەواتە ئەوە لە بۆ غەیری پێیان سۆسن ئەو موقفە موقفێکە کەوا پێویستە سوپاسی بکرێتن کە دەلاتە لەسەر کەوا زۆر خەمخۆرە لە بۆ ئیسلام بەڵام کە خوای گەورە سوبحانە وتعالا وەکو گلەیی و عیتاب لە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم لەبەر ئەو مەکانەتە بەرزەی کەوا پێیان سۆسن تێیدا بوو لە لای خوای گەورە سوبحانە وتعالا کە دەبوایە موقفی لەوەی باشتر بی هەرچەندە ئەوەش باشە ئیتر بەو شێوەیە زانایان وەسفی ئەو موقفی پێغەمبەرەکان صلی الله عليه وسلم وما يدريك لعله يزكى وما يدريك كواتە توزانی لوانەیە ئەو کەسە کە ئیشارەتە لە بۆ ئەو ئەعمە کەواتە ئیشارەت لە بۆ ئیبن مەکتوم لەوانەیە هاتێ تاوەکو خۆی خاوێن بکاتەوە تەسکیەی نەفس و دڵ و دەرون و خوڕەوشتی خۆی بکاتن ئەو یەذەکەڕ فتەنفەعه الذیکرا یان ئەوە تا هاتێ تاوەکو بەبیری بێتەوە ئەو یەذەکەڕ فتەنفەعه الذیکرا یان تا شتێک بەبیر بێتەوە یاخۆ شتێک فێر ببی ئیتر سوودی لێوەربگریتن لەو عیلمێکەوە جۆی لێ دەبی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم تاوەکو بیکاتە عەمەل جا لێرەدا وما يدريك لعله يزكى دیارە ئەو کەسێکەوە دێ پرسیار لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئەوەی کەوە موقفە بەرامبەر بە ئەو کەسە ئاتەن تەسەوری ئینسان بەرامبەر بە کەسێکەوە زۆر پرسیار بکات دووشتە یانەوە تا ئەو کەسێکەوە زۆر پرسیار دەکات کەسێکی فزولیە یان شت دەزانی بەس حەز دەکات زیاتر لە کەسی مقابل جۆی لێبیتەوە ئەو فزولیەتە یانەوە تا نازانی بەڵام دەیەوێتن فێر ببیتن دەیەوێت سوود وەربگریتن ئیتر ئەگەر احتیمالی یەکەم لە لای تو واریدە یا رسول الله صلی الله عليه وسلم بۆیکەوە ئەو کەسە تەنها لە بۆ فزولیەتە هاتیە خوای گەورە دەفەرمێت سوزانی بەڵکو هاتیە لەوانەیە لۆ هەندێک هاتبکەوە خۆی خاوێن بکاتەوە لە گوناه و تاوان خۆی خاوێن بکاتەوە لە خوڕەوشتی پیس خۆی بڕازێنتەوە بە خوڕەوشتی چاک ئەو یەذەکەڕ فتەنفەعه الذیکرا یان ئەو تا شتێک دەزانی بەڵام لە بیری چووە تاوەکو بە بیری بێتەوە یاخود شتێک ئەسڵەن لێی غافلە نازانی ئەتوو فێری بکەی ئیتر ئەو سوودی لێوەربگری جام لە حەزەشی دیکەش لێرە لەو دوو ئاەتە خوای گەورە تەزکیەی پێشی تەذکیرەیە خستیە هەروەکو لە چەندین ئاەت کەس بەو شێوەیە ئاماژەی پێ دەکا کە بە فعلی وە ئەو ئینسان دەبی تەزکیە ببی خۆی خاوێن بکاتەوە دڵ و دەرونی خۆی خاوێن بکاتەوە لە هەموو شتێکی پیس ئەو جا خۆی بڕازێنتەوە بە تەذکیرە بۆی کەوە ئەو عیلمەی کە فێری دەبیتن ئەوەی کە نایزانی فێری بیتاوەکو بیکاتە عەمەل لەبەرەوەی التەخلیەة قبل التحلیە کەواتە خۆ خاوێنکردنەوە لە خۆڕەوشتی پیس لە پێشی خۆڕازاننەوەیە بە خۆڕەوشتی پاک لە خوای گەورە دەپاڕێن لەو کەسانە بین کەوە خوای گەورە سوبحانە وتعالا بە فەزڵ و ڕەحمەتی خۆی تەزکیەمان بکە و هەروەها تەذکرەشمان بکاتن بۆی کەوە سوود و ئامۆژگاری لەو تەذکرەیە وەربگرین بیکەینە عەمەل و خوای گەورە لێمان قبول بکە
سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.